دیدی ئەوەتان بینیوت خوا لە ژیانتانە مۆبایڵەکەیتانە خاولێتان پێچێتەوە تۆی لەبیر بێ ئەڵێ خوایان پیاوە عەزیەتی بمنەوە کێشە دەنگی بۆ دام لەگەڵ ما بوو قورئانێ خوێن نوێژێ کرد بە ڕۆژوو بوو خوای گەورە بانکە بە شفاعەت کا لەسەر ئەم پیاوە ڕۆژی قیامەتە دوو قەڵغان بە دەوری ئینسانە دروست دەبێ یەکیان چییە؟ یەکیان قورئان خوێندنە قورئان ئەدباتە بەردەستی خوای گەورە ئەڵێ خوایە من ئەمە نەمێژ بە ڕۆژ من نەمێژ بە شەو ئیسراحەت کا قورئان و نوێژێ کرد قورئان و نوێژێ خوێن ڕۆژوش ئەڵێ خوایە من ئەم کردبوو لە شەهوەت و لە خواردنەکەی نەمێژ بە ڕۆژ ئیسراحەت کا خوای گەورە فەرمێ داواکاری فەرمێ فەشەفیعنا فیه فەرمێ با شفاعەتکار بین لێی خۆش بن کاندیدی ئاواتان بینیوت خوا لە ژیانتانە مۆبایڵەکەیتانە خاولێتان پێچێتەوە تۆی لەبیر بێ ئەڵێ خوایان پیاوە عەزیەتی بمنەوە کێشە دەنگی بۆ دام لەگەڵ ما بوو قورئانێ خوێن نوێژێ کرد بە ڕۆژوو بوو خوای گەورە بانکە بە شفاعەت کا لەسەر ئەم پیاوە ئەڵڵا تۆ هەر خۆت بی ئەچی بۆ مەحکەمە ئەترسی قاستە لەرزێ بەڵام دوو پیاوە لەگەڵا بێ شایەتیت بۆدەن چەند دڵخۆش و چەند مرتاحی چەند ئاسوودەیت شایەتم لەگەڵە ئێ بە دوو شایەتیش پیاو تەبریئە ئەبمەنیە دوو شایەتی لەگەڵا بێ لەو ڕۆژەیە دوو کەسە لەگەڵا بێ کە شایەتیت بۆ بن کە لەگەڵ تا بن کە نزیکت بن کە بڵێن خوای گەورە ئەمە ئەو پیاوە بوو کە ئێمە مەشغوڵمان کردبوو لە دنیای خۆیدا